بأدب زردخانەیەکەوە وبيه فرمي ئیئذەنی له فإنه عمك تربت يمينك. ڕێگەی بە چونکە ئەوە مامتە، فەرقی نییە. بەڵێ ئەوەی کە شیری داویتە تێ براژنی ئەم پیاوە بووە، بەڵام چونکە برای ئەم پیاوە لە پێکهاتەی شیرەکەیە بەشدارە، ئەمیش ئەبێ بە مامت. کەواتە ئەم پەیامەی عیلمیە زۆر وازەحە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیگێنێ. بۆیە دایکە عایشە لەمەوە شتێک فێرە بێ کە پێمان بڵێ حەڕیموا من الرضاع ما يحرم من النسب. ئەوە حرامکەن لە شیردانە کە حرام ئەبێ لە پشت و لە ڕەحمە. واتە هەر منداڵێکی شیری وەکو منداڵێکی دایک و باوکی لێیەتەوە، لێک شتانە بێ. ئیسلام تەنها ئەوەی جا کردوێتەوە، ئەویش میراتگریە. بۆ چونکە پێمانەڵێ پێکهاتەی جەستەیی ئینسانەکە وەکو خوشک و براک شیرەکانی لێدێ، بەڵام مافی ئەوەی نییە بچێ میرات لە خێزانێکی ترەوە وەرگێ. بۆیە ئەمڕۆ ئەم محاولەیە زۆر بە جددی عولەمایان ئیشی لەسەرەکەن. ئەو کەسانەی کە مناڵیانە بێت بەڵام نەخۆشی زگماکیان هەیە و نەخۆشی درێژخایەنیان هەیە بەداخەوە، شەکرە، زەخەت، ڕەبوو، نەخۆشی دڵ، نەخۆشی بورانەوە، هەوڵەدەن لەسەر ئەو دایەنانە گۆشیان کەن کە نەخۆشییان نییە و لەشیان خاوێن و پارێزراوە لە نەخۆشی، بۆ ئەوەی کە منداڵەکانیان لە مستەقبەلا جیناتی ئەم شیرە تازەیە وەرگرن بۆ ئەوەی کە لە نەخۆشیە گوازراوەکان بەدوور بن. الله ئەکبەر. ئەمە شتێکی ترمان فێرەکات کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سیرەکەیە باس کراوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە دەرەوەی شار و لە دووری شیری دایکی لەسەر شیری حەلیمەت السەعدیە پەروەردە بێ. بۆیە هەتاوەکو ماوە بە دایکی خۆی ئەزانێ وەکو دایکی دووەم کەسوکاریشی بە کەسوکاری خۆی ئەزانێ. و فێرمانەکات مرج نییە منداڵ هەر لەسەر شیری دایک پەروەردە بێ، ئەکرێ کەسێکی تری شیری باتێ بەڵام ئەبێ شیرەکە سروشتی بێ. بۆیە پەیامی خوای گەورە زۆر وازەحە کە پێمانە فەرمێت وأمهاتكم اللاتي أرضعنكم. ئەو دایکانی کە شیریان پێداون لە شوێنێکشا فەرمێت وأخواتكم من الرضاعة. خوشک و براکانتان لە شیریەوە. سبحان الله. هذا خلق الله فأروني ماذا خلق الذين من دونه. ئەمە دروستکراوەکانی پەروەردگارە، ئێوە نیشانم بن کە جگە لەخوا چێشتی ئاوا گەورە و سەرسڕهێنەر دروست دەکات. السلام عليكم ورحمة الله وبركاته.